دوو ساڵ بەر لە ئێستا فڕۆکە جەنجەکانی تورکیا لە بەرەبەیانێکی زوودا بۆ چەندین جار بردومانی گوندی زارگەلیان کرد لە بناری قەندیل. بەو هۆیشەوە 8 هاوڵاتی بێتاوان شەهید و 11 دیکەش بریندار بوون. لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی کەسوکاری شەیدان و کوردستانیانی بناری قەندیل و نوێنەری لایەنە سیاسەکان ئەو یادە بەرز ڕاجیرا. دواتریش وتاری مەڵبەندی شەشی سۆران لەلایەن لوقمان وەردی پێشکەش بە ئامادەوان کرا. بۆمبارانکردنی فڕۆکەکانی تورکیا لە ساڵانی ڕابردووش تاکو ئەمڕۆ لەسەر بناری قەندیل، ئەو قەندیلەی کە مەکۆی و تێکۆشانە، ئەو قەندیلەی کە لە دوای هەرەسی شۆڕشی ئەیلول بۆ یەکەم جار لەسەر دەستی جەنابی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان جاری هەڵسویشانەوەی شۆڕشی نوێدرا. بۆیە بە ئەوەی مامانان قەندیل مانایەکی گەورەی هەیە، خەڵکەکەی ئەهەمیەتێکی تایبەتی خۆی هەیە. بۆیە بەتوندی ئیدانەی هێرشەکانی فڕۆکە جەنجەکانی تورکیا کەین بۆ سەر بناری قەندیل و لێرەوە لە زارگەڵی کارە ساتبار ڕای دەگەێنین. دەوڵەتی تورکیا ئەگەر پێی وابێ بە بۆردومانکردنی قەندیل و بە وێرانکردنی گوند و لادێکانی باکووری کوردستان و باشوور بڵێ سەی ئاگری شۆڕشی خەباتی ڕزگاری خوازی گەلەکەمان لە باروکووری کوردستان کپ ئەکاتەوە، ئەوە پێی ئەڵێن نمونەی ڕژەمی بەعس نمونەیەکی زیندووە کە دوجار سەری خۆی و دەسەڵاتەکەی خۆی خوارد. کەسوکاری شەیدانیش نیگەران بوون لەو تاوانانەی کە ماوەی چەندین ساڵە وڵاتی تورکیا دەرحەق بە کوردستانیانی بێتاوانی بناری قەندیل دەیکات و جگە لە وێرانکاری گوندەکان و سووتاندنی ڕەز و باقی هاوڵاتیان بێبەزەیانە خەڵکی بێتاوان شەهید و بریندار دەکات. وێرانکاری ئێستا گوندی زارگەڵی بەڕاستی کارەساتێکی دڵخەزێنە لە هەموو هەشوا پاسەگەری کوردستان بە کوێرانە کە 8 هاوڵاتی کردە قوربانی. یەکێکم لەوانە کە من بە سەختی بریندار بووم کەتمە بە ئەو بەردومانەی کە ئێستاش کۆمەنداوم و داواشیان لێکردم، داواشم لێکردن کە بەڕێم بکەن بۆ دڵی وڵات، بەس بەخوا لە سەواعدی خوان نەبووم. ئێستا پێویستم بە نوێژتەرگەری هەیە، بە دەرەوە هەیە، بەس تا ئێستا بەڕێیان نەکردوم. یعنی داوا ئەکەم حکوومەتی هەرێم هەڵوێستێکیە بی ئەو بۆمبارانەی سەر ئەو گوندانە ڕابگری، ئەو خەڵکە بۆ خۆ بگەڕێتەوە باری ئاسایی، ماڵی مە خەراب بوو، ماڵی هیچ کەسێکی تر خەرانەبی وچی ماڵی ئێمە. باوکی من شەهید بوو، پورم شەهید بوو، هەموو کەسوکارم شەهید بوو. جارێکی تر ئەو کارە ساتە ڕوو نەداتەوە. هیوادارم جارێکی تر نەیبینمەوە. ماوەی چەندین ساڵە فڕۆکە جەنجەکانی تورکیا بۆردومانی گوندەکانی بناری قەندیل دەکەن. لەو نێوەشدا تەنها زەرمەندی یەکەم دانیشتوان و هاوڵاتیانی ئەو سنوورانن کە ساڵانە سەرقاڵی بەرهەمهێنانی کشتتوکاڵی و ئاژەڵدارین. 2 ساڵ بەر لە ئێستا فڕۆکە جەنجەکانی تورکیا لە بەرەبەیانێکی زوودا بۆردومانی گوندی زارگەلیان کرد لە بناری قەندیل. بە هۆیشەوە 8 هاوڵاتی بێتاوان شەهید و 11 دیکەش بریندار بوون. بەختیار ئاکۆیی گەلی کوردستان، گوندی زارگەلی لە بناری قەندیل.